یەکێک لە سیماکانی سلێمانی مزگەوتی گەورەی شارەکەیە. چەند خەسڵەتێکیش ئەم مزگەوتە لە تەواوی مزگەوتەکانی دیکە جیا دەکاتەوە. بوونی ژمارەیەک لە قورئان خوێن و حافظ قورئان و پیاوانی ڕیش سپی نابینا لە سیما دیارەکانی ناسینەوەی مزگەوتەکەی کاک ئەحمەدی شێخ. لەگەڵ چوونە ژوورەوەمان بۆ ناو مزگەوتی گەورە چاومان بە خزمەتکارانی قورئان دەکەوێت. ئەوان لەگەڵ ئەوەی هەر لە مناڵیەوە بیناییان لەدەستداوە، بەڵام بەهۆی وابەستەبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلام نابیناییان نەبووەتە ڕێگل لە فێربوون و لە بەرکردنی قورئانی پیرۆز. بەس من لە مامۆستا مەلا ئەحمەدی گەرمیانی بینیوە لەلای ئەو دەرزم خوێندووە، لە دوای ئەو مامۆستا مەلا حەمین تیماری بووە. ئیتری لە ئەوڵەوە دیکە دەستمان پێ کردووە، مەسەلەن لە ئەلحەمدولیلا دەستمان پێ کردووە زمی عەممە و ئیتر ئەوردەوەدا ئەڕۆی تا سەرەوە. ئیتر هەیە هەموو قورئانی تەواو کردووە، هەیە نیوەی خوێندووە. بەیانیانەوەی کە یەک دوزم قورئان دەورەکاتەوە و ئەنجا باسکردنی گشتیمان هەیە. تەبعاً وەکۆم خەڵکەیە ئێمەش مرۆڤین، باسی ئەدەبیات و ڕۆشنبیری و جاری وایە تێدە ناو سیاسەتەوە ئەم شتانە. جیاواز لە نابیناکانی دیکە ئەم نوێژ خوێنانی مزگەوتی گەورە خۆیان بەبێ هاوکاری کەسانی چواردە و کاروبارەکانی ژیانی خۆیان ڕایی دەکەن و دەڵێن خوددا ئەگەر بینایی لێ وەرگرتمێتەوە ئەوە چاوی دڵی پێبەخشیون. دەستم کرێ بە قورئان خوێندن و بەڵام حافزی وایە زەینی ڕوونە، ئەتوانێت ڕێوبان کاڕوات، ئەتوانێت بچێ بۆ دوکانە چێ بۆ خواردن بۆ نوێژ هەمی خۆیەشێ. ئیتر ئێمەش وردە و دە قورئانمان تاوکم قورئان تاوکە هەموو لای مامۆستا مەلا ئەحمەدی گەرمیانی و خواعافی کایەخوا. ئیتر ماینێت تۆ ئێستا پیر بووین و ئیتر دانیشتوین و ئەو کاتی قورئانە چۆن حیفزتانەکرد لەو سەردەما؟ ڕۆژی 5 ئایەتی پێ بدین ئیتر حیفزمان نەکرد. ڕۆژی 5 ئایەت هیوا بوو 10 ئایەت ئیتر ئاوە. هیوا هەیە زیاتر بوو ئەو زەینی بەقووەتر بوو. خۆتان چەندێک با بڵێن لە خزمە قورئان چەندێکتان با بڵێن لەبەرە؟ من قورئان لەبەرە بەس 2 ساڵ و نیم تەواوم کرد. بە 2 ساڵ و نیم قورئان لەبەر کرد؟ بەڵێ. ماشاءڵڵا. پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی گەورەی شاری سلێمانی دەڵێت لە ئێستادا نابینا و چاوساغ وەک قوتابی لە خزمەت ئەم نابینایانەی مزگەوتەکەیاندان بۆ ئەوەی فێری قورئان و لەبەرکردنی ببن. حافزەکان دەورێکی کاریگەریان هەیە، جارێک خۆیان هەموو بەشی زۆریان هەموو قورئانیان لەبەرە و بە شێوەیەکی ڕێک و پێک قورئانیان لەبەر کردووە و هەروەها ئێستاش بەردەوامن بۆ پێگەیاندنی خەڵقی تر. ئەوانەی کە قورئان حافظن و قورئانیان لەبەر نییە ئەوان دەرسیان پێ دەڵێن و فێری قورئانیان دەکەن. تەنانەت ئەوانش کە نابینانین، ئەوانش کە چاوساخن هەر دەستنە خزمەتیان بۆ فێربوونی قورئان، چونکە قورئان چاکتر دەزانن لە خەڵقی تر. لە سەردەمی کاک ئەحمەدی شێخ بە مەبەستی فێرکردنی نابینایان بە قورئانی پیرۆز ناوبراو لە وڵاتی سعودیەوە مامۆستایەکی قورئانی تایبەت بە نابینایانی هێناوەتە شاری سلێمانی. لەو ڕێگەیەوە ژمارەیەکی بەرچاو لە نابینایان توانیویانە خۆیان فێری قورئان خوێندن و لەبەرکردنی بکەن. تا ئێستاش ئەو قوتابخانەیە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی ماوە، بەڵام ژمارەیەکی زۆر لەو نابینایانی لە قوتابخانەکە داوانیان خوێندووە لە ژیاندا نەماون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.